بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی پەیام لە هەر جێگەیەکن. سڵاوی تەواوی ستافی ئەم بەرنامەیە بەرنامەی دوانگەی خەڵک لە برایانی ژووری کۆنتترۆل لە برایانی پشتی کامێرا. سڵاو و ڕێزێکی تایبەت بۆ ئێوەی بینەری ئازیز و خۆشەویست، خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێ و لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزدا بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبین. بۆ هیوای ئەم مانگە ببێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک. بەڕێزان، لە بەرنامەی ئەمڕۆیی دوانگەی خەڵک پرسیومانە چۆن مانگی ڕەمەزان بکەینە دەرفەتێک بۆ پاکبوونەوەمان. ئێوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە هاوکارانم بە بەردەوام لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام دایدەنێن پەیوەندی بکەن، ڕاو سەرنج و بۆچوونی خۆتان لەسەر تەوەرەی بەرنامەکەمان بخەنەڕوو. بێگومان لە 12 مانگی ساڵدا مانگێک لە مانگەکان مانگی پیرۆزی ڕەمەزانە کە کەلعادە 29 ڕۆژ موسڵمانان تێدا بە ڕۆژوو دەبن لە هەر وڵات و هەرێم و ناوچە و کون و قوشبنێکی ئەم زەویە بە شێوازێک لە شێوازەکان بە سەعاتێک لە سەعاتەکان بە ڕۆژوو دەبن و ڕۆژوو دەشکێنن. واتە لە هەندێک وڵات هەیە کەمتر لە 10 سەعاتە، هەیە زیاتر لە 10 سەعاتە، هەیە زیاتر لە 15 سەعاتە، هەیە نزیکەی 19 سەعات بۆ 20 سەعات موسڵمانان لەم مانگەدا لە سەرتاسەری جیهاندا بە پێی شوێنی خۆیان بە ڕۆژوو دەبن. مانگی ڕەمەزان لای هەمووان ئاشکرایە، مانگێکی تایبەتە. ئیسلام گرنگێکی تایبەتی داوە بە مانگە. پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم چەندەها فەرمودەی جوانی لەم بارەیەوە فەرمووە. خوای پەروەردگار لە قورئانەکەی خۆیدا ئاماژەی پێ کردووە. موسڵمانان بە تایبەتتر، بە جۆش و خۆرۆشتر، بە گەرم و گۆڕتر پێشوازی دەکەن لەم مانگە، هەروەها لە ئەسنای مانگەکەیە کە ئێستا ئێمە لە یەکەم ڕۆژی مانگەکەین عیبادەت و پەرستشەکانی خۆیان ئەنجامەدەن. ئێمە دەمانەوێت بپرسین چۆن ئەم مانگە بکەینە دەرفەتێک، وێستگەیەک، قۆناغێک بۆی کە پاک ببینەوە. بێگومان پاک ببینەوە لە چی؟ لەو ژەنگ و ژار و با بڵین تاوان و گوناه و تەپ و تۆزی گوناهی کە لەسەر دڵمان لەسەر ڕۆحمان نیشتووە بتوانین پاکی بکەینەوە. هاوکارانم ئاماژە بۆوەکەن کە پەیوەندی ئامادەیە. کاک محەممەد لە هەولێرەوە. بەڵێ کاک محەممەد. دیارە پەیوەندیەکەی کاک محەممەد لە هەولێرەوە بچڕا، داوای لێبوردنی لێکین بۆ هیوایی کە بتوانێت پەیوەندیمان پێ بکاتەوە. بەڕێزان و خۆشەویستان، وەک ئاماژەم پێکرد، ئێستا لە تەواوی جیهانی ئیسلامیدا بە تایبەت ئەوانەی کە مەزهەبی هەڵگری مەزهەبی پیانەوترێت سوننە مەزهەب، ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە و چەند سەعاتێ یان چەند خولەکێکی کەممان ماوە کە ئەمڕۆ تێپەڕێنین و یەکەم ڕۆژی ڕەمەزان کۆتایی پێ بهێنین. ئێمە لەم بەرنامەی ئەمڕۆمانە لە بەرنامەی دوانگەی خەڵک پرسیومانە و دەپرسین چۆن مانگی ڕەمەزان بکەینە دەرفەتێک بۆ پاکبوونەوە. پاکبوونەوە لە هەموو ئەو بابەتانی کە ئێمە دەمانوێت قسەی لەسەر بکەین لە هەموو ڕەهەندە جیاوازەکانەوە. یعنی مانگی ڕەمەزان قوتابخانەیەکە زۆر دەرس و وانە فێری ڕۆژوانان و موسڵمانان و ئەو کەسانە دەکات کە بە ڕۆژوو دەبن. بێگومان کاک هۆشەنگمان لەگەڵایە لە تەقتەق. کاک هۆشەنگ سڵاوی خوات لەبێ. عليكم السلام ورحمة الله وبركاته. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. فرمو كاك هۆشەنگ. براجان لەسەر تەوەری کە ئەوڕۆ هەڵتان بژاردووە چۆن مانگە ڕەمەزانی پیرۆز بکەینە دەرفەتێک بۆ پاکبوونەوە. بەڵێ مرۆڤەکان لەو چەند مانگەی تر کە 11 مانگەی دیکە دەکات، مرۆڤەکان تووشی چەندەها گوناح دەبن. بۆیە پێویستە خودای گەورە مانگێکی داناوە وەک فلتەر بۆی کە ئەو مرۆڤانە لە گوناح و تاوانەکانی خۆیان پاک بکاتەوە. ولا يقول صلى الله عليه وسلم من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. ئەگەر هەر کەسێک ڕۆژوو مانگە ڕەمەزان بگرێت بە ئیمان و بە جوانی و بەو
وەک شوێکە خودای گەورە خۆی داوای دەکات ئەوە خودای گەورە لە گوناها بچووکەکانی پێشتری خۆی خۆش دەبێت بەڵێ خودای گەورە لە گوناها بچووکەکانی خۆش دەبێت بەڵام ئەو گوناها گەورانی کە پێشتر کردوێتی پێویستە تۆبەی نەسوح لێ بکات ئەویش ئەو گوناها گەورەکانی وەکو شرک و ئازاردانی دایک و باوک و قەتل و دزیکردن و هەڵاتن لە جەنگ و بەم شێوە هەروەها پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثێکی دیکەدا ئاماژە بۆ دەکات دەفەرمێت من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هذا الحديث كذا دفرمت من قام يوما ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. وهذا خدای گەورە هەروە پێغەمبەر ئاماژە بۆ دەکەن کە ئەو مانگە بۆ دانراوە کە مرۆڤەکان کە کاری چاکەی زۆر تیا بکەن کە یارمەتی خەڵکی تیا بدەن یارمەتی هەژاران چونکە مرۆڤ ئێستا لەوانەیە نان نەبی لە ماڵی کە بیخوا بۆیە پێویستە لەسەر دەوڵەمەندەکان کە زەکاتی ماڵی خۆیان لەو مانگە دەربکەن و بیگەن بە هەژارەکان چونکە لەو مانگە چاکە یەک بەدە حتا یەک بە حەوسەتەیە بۆیە پێویستە داواتکەن لە خودای گەورە کە لەما خۆشبی هەروەها کاری چاکە ئەنجام بدەین. دەستخۆش کاک هۆشنگ لە تەختەقەوە دەچینە کەلار کاک سەعیدمان لەگەڵایە کاک سەعید سڵاوی خۆت لەبێت. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. هزار سلام بو خذوا برنامجته وای گەورە ئەوەی تریە چاکە بەدامکە لە ڕۆژ قیامەتە لە فردەوسە جێدا مێدە ئینشاءڵڵا. زۆر سپاس لەگەڵ تۆی بەڕێزا کاک سەعیدجان. فەرموو لەسەر تەوەری بەرنامەکە و ڕەمەزان و چۆن ڕەمەزان بکەینە دەرفەتێک قوتابخانەیەک بووی کە تیای پاک ببینەوە چی دێ فەرموو؟ وڵا مانگی ڕەمەزان خۆت چاکە زانی ئەللا ناڵێ دەست خۆش بە بەرنامەکەت کاکەگیان ڕێز و سەڵامەیە بۆ ئەهلی کوردستان گشتی بۆ پێشوازیە لە مانگی ڕەمەزانی کەن بە تایبەت موسڵمانی کورد ئێمە وەکو کورد ئیمانمان زۆر قایمە بە ڕەمەزان و بە خواپەرستیوە پێشوازیمان دایمە هەموو کاتێ لێ کردووە لە هەموو ساڵێک لەناو عەرەب و مەنشورە لەناو عالەما کورد پێشوازی لە مانگ ڕەمەزان و غێرمان ڕەمەزانیش کردووە الحەمدوللا لەناو خەڵکە باوە لە سەدا 95مان الحەمدا موسڵمانە من یەک داومەیە لە کەناڵەکەدان لەبەرەو پەرلەمانە ئەمە 6 مانگە دو ئەخریایە بەڵکو لەبەر خاتر مانگی ڕەمەزان ئەوای ڕێککەوتن ئەم حیزبەلە هەر لەبەر خەڵک ئەوایە تەنازولیان بکردایە ئێمە کاتی بەعس خاوەنی شەرەفی خۆمان نەوین خاوەنی مڵکی خۆمان نەوین خاوەنی سەرۆتی خۆمان نەوین ئیسا الحەمدوللا هەر کەسێک لە ماڵ خۆی سیارەیەکی هەیە بەڵکو سیارێکیش خستووە ئیشی بۆکە الحەمدە ئازادیەکمانەیە ئازادی خوا دایەسی نەک ئەم حیزبە لەدانە داواکەم لەبەر ئەم دوو حیزبەی سەرەکیە لە کوردستانە با لە خوا بترسن دی بەسە ئەو نەبرا کوژیمان کرد تێرمان نەخوارد با چاومان بە خەڵکی بێت لەبەرەوە خوای گەورە لەسەر ئاسمان ڕزقمان با لێ نەورێت بە بۆنەی ئەم برا کوژیە داوان یەکەم بە زووترین کات لەبەر خاترمان ڕەمەزانە ڕێک بن. دەستخۆش کاک سەعید سپاس بۆی کە پەیوەندیت کرد و ڕاو سەرنجی خۆت بەڕاشکاوی خسە ڕوو. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست بەرنامەکەمان ڕاستەوخۆیە و ئێوەش دەتوانن بەو ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەکە هەیە پەیوەندیمان پێ بکەن لەسەر تەوەرەی بەرنامەکەمان بەرنامەی دوانگەی خەڵک کە پرسیومانە چۆن مانگی ڕەمەزان بکرێتە دەرفەتێک بۆ پاکبوونەوە هەر کەسێک هەر مسلمانێک هەر ڕۆژوانێک دەبێت تێگەیشتنێکی تایبەت بەخۆی هەبێت بۆ مانگی ڕەمەزان بۆ ڕۆژوو بێگومان ئێمە هەر یەکێک لە ئێمە بەشداری خولێگەکات بێ لەو خولە سوودمەند بێ ئەم ڕەمەزان کەسی ڕۆژە بزانین چۆن سوودی لێ ئەبینین. پەیوەندێکمان لەگەڵایە کاک جەوهەر لە سلێمانی. بەڵێ کاک جەوهەر سڵاوی خوارد لەبێ. سلام الله کاک دەنجان سلامی خوارد لەبێ. سڵاوی خۆش لە تۆ بێ کاک جەوهەر. بەڵێ فەرموو. ڕاستەکەم گەشتم ئەینا ڕەمەزانتان پیرۆز لێ و لە هەموو شواران پیرۆز بێ ئینشاءالله سەرتاسەری جیهان. ئینشاءالله زۆر سپاس فەرموو. داواکارم لە هەموو مسلمانان کەوەی هەر ئیش و کارێ هەر شتێکی بەدەستە لە بازارە هەر شتێک ئەفرۆشە هەر مادەیە هەر کارێکەکان لە ڕەمەزانە چاوەڕوانی ئەوە نەبێت نرخ بەرز کاتەوە یا شت زیاد لەسەر خەڵک. بەڵێ بەڕاستی هەرکە لە ئاسی خۆیەوە قەی ناکە بازار هەیە لە ڕەمەزانە بازار جوڵاوە بازارت هەیە خەڵک شت دەکرێت هەرکە لە ئاسی خۆیەوە بە
ئاگای لە نرخ بێ نرخ بەرزەکانەوە لەبەر خاتی خۆ و لەبەر خاتی ئەم مانگە مبارەکە بەش مخۆی لە ڕۆحمان پێ بکات دەروی خێرمان لێوگا ئینشاءالله. جوانە زۆر پێشنیارێکی جوانە بەداخۆ دیاردەیەکی ناشرینیشە. سلامە بۆ یەکەیەکەتان دەست یەکەیەکەتان ئەکوشم و سەرکەوتوو بن ئینشاءالله. زۆر سپاس سەرچاوانم کاک جەوەر بەڕاستی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک جەوەر ئاماژەی بە شتێک کرد کە ینی بەڕاستی حەقە موسڵمانان ڕۆژوانان با زرگانەکانمان ئەوانەی کە بڕۆیان بە ڕەمەزان و بە دین و بە ڕۆژوو هەیە و بە ڕۆژووە بن پێویست ناکە نرخی خواردەمەنی و کاڵاکان بەڕاستی بەرز ببێتەوە. من نازانم تا چەند دقیقە بەڵام بیستم کە ینی پاکەتێک خورما دوێنێ و پێرە و هەفتەیە پێشەستە بە 1000 ڕوبعێ بووە، ئەمڕۆ بە 2 ڕوبعەکە ینی هەر پاکەتێک خورما 1000 چوو بێتە سەر. بەڕاستی خۆی گەورەش قبوڵی نییە و پێویستیش ناکە. ئێمە موسڵمان دەبێت کار ئاسانی بکەین بۆ برا موسڵمانەکانمان، بۆ هاوڵاتیەکانمان، بۆ کوردزبانەکانمان. ناکرێت بەڕاستی ئەمە بە دەرفەت بزانین بۆی کە ماڵی خۆمان و سەرۆتی خۆمان زیاد بکەین لەسەر حسابی خەڵکی. با قازانج بکەی بەڵام بە شێوازێکی تەندروست. پەیوەندێکمان لەگەڵایە کاک هۆگر لە هەولێر. کاک هۆگر سڵاوی خوارد لەبێ. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. بابوني مانجي رمضان في رزايل بس مسلمان الكم بتايبتيش الكنال ياسماني كلام كارمداني كنال ياسماني زۆر سپاس بەناوی هەمویانەوە. هار وزعتان كو زۆر سپاس دەکەین. کاک هۆگر لە سەرتەوەری بەرنامەکەمان چیت هەیە؟ فەرموو. والله نصحاتي أوامر دكما دكانداران شش گران نکلو هەرزانی بکەن باشترە. چۆن ئەم مانگە لە هەموو ڕوویەکەوە ینی ئەوە کاک هۆگر و تۆش باشە چۆن بتوانین بیکەینە قوتابخانەیەک وێستگەیەک بۆی خۆمان پاکەین. حقا چشتیش هەرزان بکرێت چش گران نکرێت. ئەگەر هەر کەس خۆی بە مسلمان دەزانی دەبی چش هەرزان کە نابی گرانیکە. ئەمە لایەنە مادیەکەی بابینە سەر لایەنە معنەویەکەی کاک هۆگر. چۆن بتوانین لە ژەنگوژار و لە تەپوتۆزی تاوان کە لە 12 مانگی ڕابردوو لەسەر جەستە و دڵ و ڕۆحمان نیشتووە چۆن توانین ئەم مانگە بە دەرفەت بزانین چۆن خۆمان پاک بکەین ینی بە چ تەریقەیەک بە چ شێوازێک بە بڕایتەوە؟ والله شەو نوێژ بکەی باشە. ئەمە عیلمەکی وان پێ نییە داوای لێ دەکەم. گیان؟ عیلمەکی وان پێ نییە. نەنا عیلمی ناوێ کاک هۆگر. ئێستا تۆ خۆت بڕیارت داوە شەو نوێژ بکەی سبحان الله والحمد لله و جێ لە قورعان بکرێ قورعان بخوێنێ و هاتی چۆی مزگەوت کە و نوێژەکان بە جەماعەت و تەراویحەکان و توانی نوێژەکان بە جەماعەت بکەی و دەستخۆش بێ کاک هۆگر بە هیوای ئەوەی کە هەموو لایەکمان بتوانین ئەم مانگە سوودی لێ ببینین خۆمان پاک بکەینەوە لەو تاوان و هەڵە و پەڵە و کەم و کورتیانەی کە هەمان بۆ لە ڕابردوودا بەڕاستی. دەستخۆش بێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵە بەڕێزان وەک ئاماژەم پێکرد لە سەرەتای بەرنامەکەمان ڕاستەوخۆی لەسەر ئەو بەو ژمارانی کە لەسەر شاشەکە دەنووسرێت ئێوە دەتوانن ڕاستەوخۆ پەیوەندی بکەن سەرنج و تێبینی و پەیامەکانی خۆتان کۆمنتەکانی خۆتان لەسەر تەوەری بەرنامەکەمان کە پرسیومانە چۆن مانگی ڕەمەزان بکەینە وێستگەیەک بۆ خۆپاک بوونەوە. ئێوەی بەڕێز و خۆشەویست لە هەموو ئەو ڕوانی کە هەیە لە ڕووی جستەیی و تەندروستی، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی ڕۆحی، لە ڕووی بازار و کەسابەت ینی لە هەموو ئەو بابانەی کە تۆ خەیاڵت بۆیە چێ دەتوانی لەم مانگەدا لەم 30 ڕۆژی مانگی ڕەمەزانەدا بتوانیت خۆت پاک بکەیتەوە لە هەموو ئەو بابەتانی کە لەو ڕوانەوە بوونەتە گرفت. لانی تەندروستی ئەڵەی بۆ لە شولار ئەڵەی، لایانی ڕۆحی و جەسەدی ئەڵەی، لایانی وجدان و زەمیر ئەڵەی کە بەرامبەر بە خەڵک و بەرامبەر بە هاوڵاتیان و بەرامبەر بە موچەخۆران و فەرمانبەران هەمان بێ، بەرامبەر بە خزم و کەسوکارمان بە هەر جۆرێک ئەڵەی ئێمە دەبێت هەوڵبین گۆڕانکاری بەسەر خۆمانە بێنین لەم مانگەدا. کاک مەریوان لە سلێمانی. کاک مەریوان سڵاوی خوارد دەبێت. زۆر سپاس چاوەڕاستەکەم. فەرموو. زۆر سپاس کاک مەریوان جان فەرموو. ئەسن بەرنامەکە بەکاری نازانم لەسەر چیە بەڵام لەسەر ڕەمەزانە کاک مەریوان جان. خورما بۆ نمونە من خۆم بەقاڵم ئەمڕۆ لە حەلوەی سلێمانی بووم بۆ نمونە. بەڵێ. لەوە پێشچوونەوەی خورمامانە کردی بە 500 دینار من خۆمەما بە 1000 دینار. ئەمڕۆ کارتۆنی خورما کە 12 دانەی تایە ئەو قوتووەکان بەسی 5000 دینار بوو. یعنی ماقول نییە شتی وە کاک زانە. یعنی چەند چۆتە سەری؟
يعني ئەو کاتە ئەگە قسێ لە قوتوانە بە ئازاد نیازێ باید 12,000 بۆ ئەمڕۆ بە 35,000 دینار بوو خۆم لەگەڵ دوکان جاتر سەوام کردووە بەداخەوە کە ئەمە سەرچاوەکەی هەر کەسێکە بەقاڵەکەیە علوەکەیە بازرگانەکەیە حکوومەتە هەر کەسێکە بەڕاستی زۆر عیبە ینی زۆر بەڕێی من زۆر شوورەیە ئینسان لەم مانگە پیرۆزەدا ئاوا بکات دەبێت ئەمە گیرمان خواردە بدە زۆرەکەەوە ئەوانە ئەلوەکە ئاوا لە شتەکەن و خەڵکی لە کۆڵانەکانە دەوێ ماڵەوە شت گرانەکەن بەڕاستی ئەتوانم بڵێن بەقاو زۆر لەو شتیا بەویژدانەوەی کە لەگەڵ ڕێکخانە دەڕێ بەڵامی تر زیاتر تۆرەگی وانە ئەوێ هەیە بۆ نمونە بەیانیان کیلۆ تەماتە بەیەمەیاندا 500 دینار هەر دوای ئێمە سەعانەوەدا هێن بە 300 دینار هاوارەکە 2 کیلۆ بەهادانێ من بۆ 500 دینار دوای بێن بە 750 دینار دەست خۆش پێ کاک مەریوان گیان سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک ڕێباز هەر لە سلێمانی وەرەگرین سڵاوی خوارد لێبێ کاک ڕێباز سڵاوی خۆش بە تۆ براکەمە حاڵت چۆنە شکر باشی زۆر سوپاس بەڕێزیت فەرموو لەسەر تەوەری بەرنامەکەمان چیت هەیە پیرۆزبای ماهی ڕەمەزانتان یەکەم بەڕاستی لە هەموو مسلمانە جیهان لە جەنابیشتان لە خانەوادەتان زۆر سپاس وەڵی براکەم بەڕاستی ئەم بازرگانانەی کە هەمیان مسلمانە بەڕاستی بەڵێ بەس بەڕاستی ڕێزمێ مسلمان بوون لە وڵاتی ئەمە نازانم وەڵی کەس سەریان لێ ترز ناکە ئێستا 2 کیلۆ تەماتە ئەکریبیانی بە 500 سێرگەی ئێوارە بازار و ڕۆکێک هەزار بەبەستە ئەوەیە یعنی تەنانەت ڕەمەزانیش نەبووەتە قوتابخانەیەک بۆی ئەم خەڵکە چاک بکە نەوەڵی بگرە پێش ڕەمەزان باشترن بەس لە ڕەمەزانە خراپترە بن بەڕێزم بەڵێ تۆ وەکو خۆت کاک ڕێباز کاک ڕێباز تۆ وەکو خۆت بەرنامەت چییە لەم ڕەمەزانەیە چۆن سوود ببینی لەم مانگە چۆن خۆت پاک بکەیتەوە لەو تاوان و گوناهانەی کە لە ڕابردووە کردوتەوە وەکو خۆت والله ئینشەڵا کە خوای گەورەی داتمان بە ڕەمەزان بە ڕۆژبۆ بین ئینشەڵا سەرایە حەکەین ئەگەر پشتوان خوای داتمان بەشە شەڵام بگرین ئەڵڵا زۆر باشە دەستخۆش کاک ڕێباز لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ پەیوەندیکردنت کاک زانیار لە هەولێر وەرەگرین بەڵێ کاک زانیار سڵاوی خوارد لەبێ سڵاو لە خۆت برام باشی حاڵت زۆر سوپاس برای من فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم کاک زانە زۆر سوپاس براکەم بەڕێزی کاک زانە وەڵام لەسەر ئەو لێدوانەی بۆ مانکی ڕەمەزان وەڵا ئەو مریشک فرۆش هەیە مریشک فرۆش قەتعی لێ دەدا قەتعە لە پێش دوکای مریشکەکەی بەڵێ قەتعی لێ دەدا دەنووسی برێن 2800 و 2900 ئازادەتکە ژوورێ دەرەکاکەوە بە 3000 ئەم لە بۆ بۆی کردم زۆر خەرک پێ لە شتان دەگە یان شفتی یان ئەوە قەتعی لێدە لە فزارێک نازام ناوی بنین فەنی تیجارەت و کەسابەت یا ناوی بنین جۆرێک لە فێڵ بەڕاستی ئەنی ناسامەوە کوایمان مانجی ڕەمەزانە گوتم خەرێک بگەڕێتەوە بە گوێی بگری بەڵێ کاک زانیار تۆ خۆت وەکو خۆت وەکو زاتی خۆت وەکو خانەوادەکەتان بڕیارتان ناوە لەم مانگی ڕەمەزانەدا چی بکەن چۆن بیکەنە دەرفەتێک بۆ خۆ پاکبوونەوە وەڵی تاعەت و ماڵی خوای یانی لە خوای پاڕێوێ و گوناحەکانت گوناحی نەکەی و لە خوای پاڕێوە و ڕۆژەکان بە جوانی بگری و ئەو شتانەیە زۆر باشە خوای گەورە سەرکەوتوت کات تۆش و هەمولایەک سوپاس بۆ پەیوەندیکردنت کاک زانیار لە هەولێر و لەگەڵمان بووی دەستخۆش بێ دیارە بەڕاستی بەشە لەو پەیوەندیانەی کە پەیوەندیان کردووە لەو بەڕێزانە گلەییان هێلەوەی کە نرخەکان لێرە و لەوێ بە جۆرێک لە جۆرەکان بەرز بۆتەوە هەرچەندە لیژنە تایبەتەکانی قامێت و پارێزگاکان بانگەشەی ئەوە ئەکەن یا باز لەوە ئەکەن کە ئاگامان لێ و کۆنتترۆڵە و سعر بەرز نەبووەوە بەڵام ئەوە تاوە ئەنی بەقاڵە و ئەوە خەڵک هاوڵاتیان خۆیان شایەتن و شایەتی زیندون و بەسەر خۆیان هاتووە و خۆیان ئاگیان لە بازاڕ و لە معاملەکەی بۆیە بەڕاستی جگەلەوەی کە پێویستە تاک بە تاکی مسلمانان و ڕۆژوانان و بازرگانان و خەڵک ویژدانی هەبێ زەمیری هەبێ پێویستیشە حکومت لێ نەکەڕێت بۆ ویژدان و سەمیر حکومەتیش خۆی دەست بەکار بێ خۆی نەهێڵێت لەسەر هاوڵاتیەکانی شت گران ببێ و بارێکی قورس بۆ فەرمانبەران و هاوڵاتیەکانی دروست بێت بەڵام بەڕێزان بەرنامەکەمان ڕاستەوخۆی و دەتوانن پەیوەندیمان پێ بکەن پەیوەندێکمان لەگەڵ ئایە بزانم
کاک کەمال لە ناحی ڕزگاری. بەڵێ کاک کەمال سڵاوی خوارد لەبێ. السلام عليكم. سلام خوا لەوێش بێت. وعليكم السلام ورحمة الله کاک کەمال. باشی بە قوربان. زۆر سپاس. دەستخۆشی و بەرنامەت لێ ئەەکەم. سپاس دەستخۆش بۆ تۆش کە پەیوەندی و کرد. فەرموو. سپاس سەلامەت بێت. بۆنێ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزبایی لە ئێوە لە تەواوی موسڵمانانی جیهانەکەم. بە تایبەتی هەرێمی کوردستان. دەربارەی مانگی ڕەمەزانی پیرۆز بکەمە دەستەتێک بۆ پاکبوونەوە. بەڵێ. بەڕاستی تەوەرێکی زۆر جوانە دەستخۆشتان لێ ئەەکەم. داواکەم خوای گەورە بۆ ڕەمەزانە بکاتە بەرنامەیە بۆ پاکبوونەوەی تەواوی ئینسان، تەواوی مرۆڤ، تەواوی موسڵمانانی جیهان. هیوادارم موسڵمانانیش دەرفەتێک هاتوۆتە پێش خۆیان پاکڕاگرن و دەست پێ بکەن سەرەتایەکە بە تایبەتی ئەوانەیە کە تاوان و گوناحیان هەیە هەموو چینێک تەوابێت کە لەوەشیان ئەوانەیە کە زیاتر ئەوانەیە کە دوکاندارن، ئەوانەی بازرگانن، تۆزە وجدانم بجوورێت. بەڕاستی ئەو مانگە مانگی خێرە، مانگی تاکەیە، مانگی مەداعەتیە. بەڕاستی دەرفەتێکە بۆ کەسانێک کە ئەوانە بیانەوێت لەو مانگە پیرۆزە خۆیان شتێک بچێنن بۆ دواڕۆژی خۆ بۆ قیامەتی خۆیان دەرفەتێک هاتووە پێشیان لەو مانگە پیرۆزەی و تەواوی دوکاندارەکان و ئەوانەی کە بازرگان و خێر و خێرات و ئەشیا گران نەکەن لەسەر خەڵکی وا هەیە پارونانێکشینە ئیوا هەیە پارێکی ئیوا هەیە بۆ فتارکردنەوە یا ئەوەتە بۆ پاشێ و داواکەم خوای گەورە هیدایەتمان بدات بۆ ئەم مانگە پیرۆزە لە بەرنامەمان بیت. قورئان خوێندنمان چوونی تەراویح مزگەفت 5 قەدەم ئامادە بین لە مزگەفت و گوێگرتن لە مامۆستایانی بەڕێز و بەڕاستی دەستخۆشی ئێوەشم لە بۆ جەنابەت بەرنامەیەکی زۆر ڕێک کە خۆی دووبارە دەستخۆش کاک کەمال کە لە ناحی ڕزگاری و پەیوەندی کرد سوپاس دەکەین. سوپاس بۆ بەڕێزت. لە چەمچەماڵ باوکی ئادەم وەرەگرین. سڵاوی خوارد لەبێت باوکی ئادەم. هاوکارانم پێمەڵێن کە پەیوەندی باوکی ئادەم بە داوای لێبوردنەوە پچڕاوە. هیوادارین باوکی ئادەم بتوانێت پەیوەندی بکاتەوە و ڕاو سەرنج و بۆچوونی خۆی لەسەر تەوەری بەرنامەکەمان و مانگی ڕەمەزان بخاتە ڕوو. بەڵێ بەڕێزانم لە بەرنامەی دوانگەی خەڵکەوە ڕاستەوخۆ لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیام و لەگەڵتانین. بەو ژمارە تەلەفۆنانی کە هاوکارانم بە بەردەوام لەسەر شاشەکە دایانناوە دەتوانن پەیوەندی بکەن و لەسەر تەوەری بەرنامەکەمان ڕاو سەرنج و بۆچوون و قسەی خۆتانتان هەبێ. بەڵێ بێگومان بەشێکی زۆر لەو پەیوەندیانەی کە لەو بەڕێزانەی کە پەیوەندیان کرد گلی ئەویان هەیە، گازندەی ئەویان هەیە کە بە جۆرێک لە جۆرەکان بازار گۆڕانکاری بەخۆیەوە بینیوە بەرەو لە باتی بەرەوەی کە سعر و نرخ دابشکێنن بە پێچوانەوە سعر و نرخی بەشێک لە کاڵاکان هەر لەم سەرەتای ڕەمەزانەدا کە ئەمڕۆ یەکەم ڕۆژە بەرز بۆ دۆر بە نمونە ئەو بەڕێزە باسی خوورمای کرد کە ڕۆژێ 2 ڕۆژ هەفتەی پێش ئێستا بەچەند بوو، ئێستا بەچەنێ بووە بەڕاستی دەبێت ئەمانە کۆنتترۆل بکرێت. باوکی بەهەشت لە شاری هەولێر وەرەگرین. سڵاوی خوارد لەبێت باوکی بەهەشت. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله باوکی بەهەشت. فەرموو. باشی مامۆستا. زۆر سپاس باوکی بەهەشت. ئەگە بکرێت لە تەلەفۆنەکەەوە گوێ لە من بگریت پێویست بە تەلەڤیزیۆن ناکات سوپاس دەکەم. فەرموو. بەڕێزی وڵایی من هەندێک لێم هەیە نازم لە حکومەت بکەم یان لە فرۆشیارەکان بکەم. تۆش لەسەر گرانی بازاڕە؟ بەڵێ یعنی نازانم بۆ بیدایەتی ڕەمەزان شتەکان گران دەبێ بەس هەمان شتا لە کۆتایی ڕەمەزان شتەکان وەکو خۆی دێتێتەوە نەک وەکو خۆی بگرە هەرزانتری دەبێتن. بە ئەمە ببەستینەوە بە تەوەری بەرنامەکەمانەوە باوکی باش ینی بە بڕای بەڕێزت ئێمە دەڵێن چۆن ڕەمەزان بکەینە دەرفەتێک بۆیی کە خۆمان پاکەینەوە. باش ئەوانی ئەم شتە ئەکەن ینی لە مانا و ناوەڕۆک و مەهامی ڕەمەزان و ڕۆژوو تێنەگەیشتون کەواکەن یان چی با ئانی تەوەرەکە
ڕەبتی کین بە یەکترەوە لەگەڵ گرانی بازاڕەکە. ڕاستەکەی پاکبوونەوە ئەوە نییە تۆ شتێ بەگران بفرۆشی ئێوارەش بچی دوعا بکەیت و خوای گەورە پاکت کاتەوە. ئەوانێ بە ڕۆژیان بە شەو شتەکە ئەفرۆشن بە گرانتر خۆشی ئەزانێت کە گرانترە. من پرسیار لە تۆکەم لە هەموو بینەران و بیسەرانی شەکەم لە هەموو مسلمانانەکەم پاکبوونەوە ئەو پاکبوونەوەی پێ دەڵێن ئایا ئەو کەسەی کەم شتانەکە ئەفرۆش من ئێستا خەفاڵیان ئێستا هاتوومەوە ماڵەوە خورمان بە 2500 کڕیوە هەر پێش جەژن دەتوانم دێکڕم بە 1000 دینار دێکڕم بگرێ بە 750 بگرێ بە 1000 ڕۆ بێکە یعنی هەر ئەم کابراش دەبینم لە مزگەوت دەست نەکاتەوە خوایجان لێم خۆش بۆ خوایجان تاکم بکەرەوە لەو گوناهانەی کە کردومە. باش بەس باوکی بەهشت تۆ تەسەوڕەکەی ئەو دوکاندارە ئەو مارکێتە ئەو بەقاڵە و فرۆشیارە ینی تۆ تەسەوڕەکەی ئەو بێگرانی کردبێ یان ئەویش بە گران کڕیوێتی بازرگانەکانن خەڵکەکانی سەرترن لە پشت ئەم گرانکردنەوە خەڵکەکانی لە پشتن بەس ئەگەر کەسێکی یعنی ئیماندار بێت کەسێکی هەبوون بەس هەبوونێکی ئیماندار بتوانێت گرانی بازار ڕاگرێت بەزەوە بەیەک و دوان ناگرێت نەبێ مەزمایەکی باش بن بۆی گرانی بازار ڕاگرێت دەبێت حکومەت بشۆیتەوە بۆ ئەوەی گرانی بازار ڕاگرێتن خۆی سەبەبی گرانی بازارە. باوکی باش کەواتە ئێمە باش لە دەرس و وانە و پەندەکانی ڕۆژوو ڕەمەزان نەگەیشتوون بۆیە ئەمە حاڵمانەوە نییە؟ بەڵێ بەتاکیت تێ نەگەیشتوین ئەگەر بزانین خێر لەوەدایە ئەگەر بەس بگرێت لەم مانگە بە زەرێریش بیفرۆشی ئەگەر ئێمە نازانی خێرەکەی لە چیتایە لەوەیدایە ئەو فکر لەوە کاتەوە کە بەس بیفرۆشێتن بە گران بیفرۆشێت بۆی قازانجێک بکاتن بەس قازانجەکەی لەوەی ئەگەر بە زەرێری فرۆشتی ئەوە قازانجێتی بەس نازانێت تێنەگەیشتن لە دینی ئیسلام تێنەگەیشتن لە مانگی ڕەمەزان و تێنەگەیشتن لەوە کێشەی زۆری لەبۆ مسلمانان و بە تایبەتی ئەو شارانی خۆمان دروست کردو بەڕاستی بەداخەوە زۆر بەداخەوە. باوکی بەهەشت سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ بۆچوونەکەت دەستخۆشیت لێکەین کە پەیوەندیت کرد وەڵە بەڕێزان و خۆشەویستان دەتوانن ڕاستەوخۆ پەیوەندیمان پێ بکەن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی پەیام هەیە لەسەر تەوەری بەرنامەکەمان بەرنامەی دوانگەی خەڵک کە پرسیوانە چۆن مانگی ڕەمەزان بکەینە دەرفەتێک بۆ پاکبوونەوە چۆن لی تێبگەین چۆن لە دەرس و پندووانەکانی ڕەمەزان و ڕۆژوو بگەین بۆ ئەوەی کە بتوانین ئێمە خۆمانی پێ جوان بکەین خۆمانی پێ پاک بکەینەوە بەڕاستی ئایا بە چ شێوازێک بە چه جۆرێک دەکرێت بەوە ئەکرێت کە وەک ئەو بەڕێزانە باسییان کرد من بە ڕۆژ خەریکی قۆڵبڕین و دەستبڕین و سوێنی درۆ و ئەم بابەتانە بم و بە شەویش بچمەوە مزگەوت و لەخوا بپارڕێمەوە خوا لێم خۆش بخوا ڕۆژم لێ خوبڵکە بەڕاستی ئەمە دووشتی پێچەوانن ینی ئەبێت ئەم نوێژ و ڕۆژوە بە پلەی یەکەم کاریگەری هەبێت لەسەر ئاکار و ڕەفتار و ئەخلاق و سلوکی مرۆڤ و ئینسانی ڕۆژوان و مسلمان خۆ ئەگەر دروستی نەکرد کەواتە خراپە. پەیوەندێکمان لەگەڵە لە پێنجوێنەوە کاک ڕێبین کاک ڕێبین سڵاوی خوارد لەبێت. وعليكم السلام ورحمة الله جنابتان باشن. باشی ئیبراهیم من فەرموو. خۆی گەورە سەلامەتیکە ئینشاءالله. دەستخۆشی تەوەرەکەت لێ یەکەم. سپاس. تەوەرێکی زۆر بەپێز و پڕاوپڕە لەگەڵ کاتەکەی هەر یەکەمان وەڵەی بۆ چوونێکمان هەیە لەگەڵەوەی چۆن مانگی ڕەمەزانی پیرۆز بکەینە دەرفەتێک بۆ پاکبوونەوە. لە ڕاستیە وێرگەکان زۆرن لە بابێک لەوانەی لە بابی معاملە بابێک لە عیبادەتە بەوەی کە کەسێک لە معاملە نیا و عیبادەتەکە و یەکێکی تر لە سیاست و بەڕێوەبردننی وڵاتە و یەکێکی تر لە کارمەندێکە و لە دائیرەیەکایە بە پاکی جوانی ئیش بکات بۆ هاوڵاتیان کەواتە دەرفەتەکان و وێرگەکان زۆرن لەم مانگی ڕەمەزانە هەموو ژیانی ئێمە ئەتوانین بڵین لەم ڕەمەزانە ئەو کاتەیە و ئەو ساتەیە کە ئێمە تایە پاک ببینەوە لەبەرەوە ئومێد دەکەین کە هەمومان بتوانین ئەوە بکەین و بەشی سەرەکیش لە ڕاستیان لە پاکبوونەوە خۆساخکردنەوەیە بۆ خوا یعنی ئەو عیبادەتە و ئەو شتانەی کە ئەیکەین خالیسەن مخلیسەن لەبەر خوا بیکەین و واسیێنان لە بەشێک لەو هەموو زوڵم و لەو هەموو خراپە و لەو هەموو شتانەی کە بەڕاستی زۆرێک لە هاوڵاتیانی ئێمە تووشی بوون بە تایبەتی
لە کوردستان و لە زۆرێکیش لە جیهانە لەبەرەوە ئومێدەکەم هەمومان فرسەتێک وەربگرین کە خوای بەروەردگار ئەو ڕەحمەتەی نردووە بتوانین تەواوی ژیانمان شەو و ڕۆژەکەی وێستگەیەک بێت بۆ پاسبوونەوە وەک ئەزم کردی لە هەر شوێنێکین ئەگەر لە بازاڕین ئەگەر لە شوێنێکی وەک بەڕێزت کە ئێستا لە شوێنێک دانیشتیت و بەرنامەیەک پێشکەشەکەی ئەکرێ ئەو شوێنە بۆ تۆ شوێنی پاسبوونەوە بێت و ئەوەی تر لە بازاڕا و ئەوەی تر لە هەر شوێنێکە. دەستخۆش کاک ڕێبین سوپاس بۆ تەجوانەکانت لە کۆمەڵک ڕووی زۆر باشەوە بۆ بابەتەکە چویت دەستخۆشیت لە یەکەم سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک ڕێبین لە پێنجۆن و لەگەڵمان بوویت دووبارە دەستخۆشیت لە یەکەم بەڵە بەڕێزان وەک ئەو بەڕێزانەی کە پەیوەندیان کرد ئاماژیان پێکرد هەریەکە و لە ڕوانگەی تێگەیشتنی خۆیەوە بۆ دین بۆ ڕۆژوو بۆ ڕەمەزان قسە و باسییان کرد. کاک ئاری لە هەولێرە و لەگەڵمانەیە کاک ئاری سڵاوی خوات لێبێ. سڵاوی خوارەوەش سەلام عەلەیکوم. عەلەیکوم سەلام و ڕەحمەت الله فەرموو. باس دەکەم. تەورەکەتان لەسەر مانگی ڕەمەزانە چۆن دەفرەکەت چۆن دەرفەتێک بە خۆ پاکردنەوە و شتانە دەبوونێ؟ بێگومان ڕێی من وایە کە مەسەڵەن ڕەمەزانیش نەبێ ئینسان دەتوانێت خۆی پاک ڕابگرێ خۆی پاک بکاتەوە و لە ئاینی ئیسلام نزیک بێتەوە لە دینیش شارەزاتر بێ بۆی بتوانێت تاعاتی خوای بکات. ئەگەر ڕەمەزانیش نەبێ ئینسان دەتوانێت خۆی پاک بکاتەوە و لە خوای گەورە نزیکتر بێتەوە ڕێی منە. بەڵێ بەس بە تایبەتر لەم مانگەیە ناتوانین زیاتر دەرفەت با بڵین سوود لە دەرفەتەکان ببینین کە دێنە پێشەوە؟ بەتاکید بەس تۆ ئینسان خۆ یعنی لە مردن نزیکە من لەوانەیە نەگاتەوە دەرفەتێکە مەسەڵەن خوای گەورە پێی بدا بتوانێت بگەڕێتەوە. جا بۆیە ڕێی من وایە ئینسان کە نەگاتە پێش ڕەمەزانش بتوانێت یعنی دەرفەتێک بۆ خۆی بڕەخسێنە کە بۆی لە خوای گەورە نزیک بێتەوە خۆشی پاک بکاتەوە چکە هەمومان ناتوانین یعنی بتوانین بگەینە ڕۆژی ڕەمەزان. جا بۆیە ئینسانش کەس داوا دەکات دەڵێ اللهم بلغنا من رمضان یعنی خوای گەورە لێمان نزیک کاتەوە بەڵام لە هەمان کاتیشدا بۆی هەیە لێمان نزیک نەبێتەوە قسمەتەکەی من مردن بێت. جا بۆیە ڕێی من وا بوو ئینسان یعنی هەموو دەمێ خۆی پاکخانە ڕابگرێ و لە دینی ئیسلام و لە دین شارەزاتر بێ و من نزیکتر بێتەوە لە خوای گەورە. بۆ چوونێکی زۆر جوانە کاگاری دەستخۆش سوپاس بۆ پەیوەندیەکەت کە لە هەولێر و لەگەڵمان بوو دەستچاوت خۆش زۆر سوپاس دەکەم. کاک ڕەوەند لە برایەتیەوە لەگەڵمانەیە کاک ڕەوەند فەرموو. کاک ڕەوەند باشی برای من لە تەلەفۆنەکەەوە جۆمان لێ بگرە واز لە تەلەڤزۆن بێنە. بەداخەوە پەیوەندی کاک ڕەوەند پچڕا بینەرانی بەڕێز و خۆشەویست کاتێک کە پەیوەندیەکەن تەنها لە تەلەفۆنەکەەوە دەتوانین هەم ئێوە جۆتان لە من بێ و پێویست ناکات بە هیچ جۆرێک لە تەلەڤزۆنەکەتان نزیک بکۆنەوە یان سەوتی تەلەڤزۆنەکەتان زیاد بکەن بۆی کە گوێتان لە دەنگی من بێنە هەر لە تەلەفۆنەکەەوە سەوتی منیش دێتەوە بۆ لای ئێوە. بەڕێزان بەرنامەکەمان ڕاستە و خۆیە دوانگەی خەڵک پرسیومانە چۆن مانگی ڕەمەزان بکەینە دەرفەتێک بۆ پاکبوونەوە. ژمارەیەک لە بەڕێزان و خۆشەویستان لە شار و شارۆچکە و گوندە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە تەلەفۆنیان کرد هەریەکە و لە ڕووی تێگەیشتنی خۆیەوە بۆ بابەتەکە سەرنج و قسەی خۆی لە سەرتەوەری بەرنامەکەمان کرد. ئەو چەند دەقیقەی کە ماومانە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی کە لەسەر شاشەی پەیام دەبینرێت پەیوەندیمان پێوە بکەن. کاک فرسەت لە هەولێرە و لەگەڵمانایە کاک فرسەت سڵاوی خوات لێبێ. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. سلام دكتور بكر بنيران. لە تەلەفۆنەکەەوە جۆمان با لە یەکتری بێ پێویست ناکات لە وازە تەلەڤزۆن بێنە کاک فرسەت. باش باش. فەرموو. باش باش. كاكا والله بالنسبة بازاري هولير يعني رمضاني دكاكا فرسف. ايه بچ بارێکە؟
ڕەمەزان دەکاتە فرسەت کە ڕەمەزان هات ئەشیاکان هەمووی گران دەکاتن کە ڕەمەزانەکە ڕۆی نرخەکان وەچ خۆی دەستەوە دێ خۆی دێ قەدیس بەداخەوە جا ئەمە بە بڕای تۆ لەگەڵ فەلسەفەی مانگی ڕەمەزان و ڕۆژوە یەکەگرێتەوە دێتەوە یەک ئەم بابەتە؟ ناوەڵا زۆر لێک دوورە. باشە خۆ ینی ئەوانەی کە بازرگانن ئەوانەی کە لە عەلووە و لە بازاڕ و مارکێت و دوکانەکانان خۆ هەمویان خۆیان بە موسڵمان نەزان و لە سەفی پێشەوەی مزگەوتەکانان ینی هۆکاری چییە بە بڕای تۆ بۆ وا ئەکرێ ینی بۆ ئەم فرسەتە ئەهێنن لە خەڵک لەم مانگەیە لە باتی فرسەتی بێبووی کە چۆن ئەیانەوێ پارەیەکی باش پێکەوە بنێن و قازانجێکی باش بکەن ئەی بوو بیرێک لە خێرخوازی و لە قیامەت و لە دنیای خۆیان و لە گۆڕ و لە قیامەتی خۆیان ناکەنەوە بە بڕای تۆ وڵی هیچ ناگونجێ هیچ لەگەر ئیسلام ناگونجێ عنی کە دەبینی بانگ دەدایان دەبینی نوێژ دەبێت زۆر زۆر خۆی بەمە کوڕ دەزانی زۆر حەول دەدا لۆ مزگەفتێ باش کە دەبین زای دوکاندارە نرخەکان حتا پێی بکرێتن بەرزی دەکاتەوە. بەڵێ دەست خۆش کاک فرسەت لە هەولێرە و لەگەڵمان بووی سوپاس بۆ پەیوەندیەکەت سوپاس بۆ چوونەکەی بەڕێزت بەڕێزان چەند دەقیقەیەکی کەممان ماوە لە خزمەت ئێوەدا لەم بەرنامە ڕاستەوە خۆیەدا بەرنامی دوانگەی خەڵک ئێوە دەتوانن بەو ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەکە هەیە ڕاستەوخۆ پەیوەندیمان پێ بکەن و لەسەر تەوەرەی بەرنامەکە ڕاو سەرنج و قسەی خۆتانتان هەبێت و چۆن لە بابەتەکە دەگەن یان تێیگەیشتون قسە لەسەری بکەن. ژمارێک پەیوەندیمان وەرگرتووە سەش پەیوەندی تر وەرەگرین کاک سەروەر لە سلێمانی. کاک سەروەر سڵاوی خوارد لەبێ. سلام علیکم مامۆستا گیان. سلام کاک سەروەر گیان فەرموو. سڵاوی خوا لە جەنابت و لە هەموو بینەرانی بەڕێستان. سڵاوی خوا لە جەنابیشت فەرموو قوربان. وەڵڵی مامۆستا یعنی بەداخەوە لە وڵاتی ئێمە بەس بەناو وڵاتێکی ئیسلامی بڕۆ ئەو بازارە بڕۆ هەموو کوچە و کۆڵانێک نە ڕەقابە هەیە نە حکومەت هەیە هەر کەسێ بە ئارەزوی خۆی فعلی ئەدا شعرە نووسێ ینی بەحاقەت ئەبایە لە مانگی ڕەمەزاندا خەڵکی ئێمە وشیار بێت خەڵکی ئێمە لە ڕەمەزاندا لەبەر خاتری خۆ ئەو مانگە پیرۆزە شبهە زامکان نەگاوە خەڵکەوە وەزارەتی موچە نییە حکومەت نییە معاش نییە مع لەسەر بەناو گەلێکی مسلمان و گەلێکی ئیسلامی لە مانگی پیرۆزی ئاوەکو مانگی ڕەمەزان کە ساڵی جارێتە خزمەتی ئێمە دەچینە خزمەتی ئەو خەڵک بە ئازی خۆی سعێردانیە و سعر لێ ئەدا و بڕۆ هەر لە میوەهات و هەر لە سەوزەوات و هەر لە خوورما و لە هەموو شتێک نەڕکابە لە بازارە نە حکومەت لێ بەپرسیارە هەمووی میلەتی داما بادرێت لە ماوە. کاک سەروەر تۆ باست لەوە کرد کە حکومەت ڕقابەی نییە. ئەی بۆ خۆمان لە ذاتی خۆمانە بۆ خۆمان وا پەروەردە نەبووین پەروەردە نەکراوین خۆمان پەروەردە نەکردووە. ڕەمەزان و ڕۆژۆ و عیبادەت و نوێژ و حەج و زەکات و سەرفترە وای لێ نەکردوین کە ئێمە خۆمان بەسەر خۆمانەوە ڕەقیب بین چاو دێربین ئەم زوڵمە نەکەین ئەم بەرزکردنەوەی نرخە نەکەین بۆ وەڵی مامۆستا خۆ ڕاستە زۆر جوانە قسەکەی تۆ لە شوێن خۆیەتی بەس ئێمە ئەبێ خۆمان ئەوەستین بەڵام کابران نوێژ ئەکات لە مزگەوت لەولاوە هەزار درۆگە لە بازار بەناو بە ڕۆژووە ئەڵێ خورما بەتەنە ئەڵێ کێ بە 3000 ینی ئێمە خۆمان ناسازین و خۆمان ئەوەکەی بەڵام خۆ کاک مامۆستا گیان ئەگەر ئەمە گیرەما خۆمان کاگە بەرحاڵ ئەی خۆ کاک ئەبێ مامۆستا حکومەت ڕقابەی هەبێت لە بازارە بەسەقەکە بگەڕێت چاودێری خەڵک بکات ئەنگار خەڵک چی بکات خەڵک جا بکرێ کارە کرێ چییە هیچ شەقەی لەسەر ئەوەیە. بەڵێ زۆر باشە دەستخۆش تێبینێکی جوان بۆ چوونێکی جوان بوو کاک سەروەر لە سلێمانی لەگەڵمان بوویت هاوکارانم ئاماژەم پێکەن کە کاتم لەوە زیاتر نەماوە ناتوانم پەیوەندی دیکە وەربگرم سوپاس بۆ ئەو بەڕێزانەی کە پەیوەندیان کرد سوپاس بۆ ئەوانەی کە ویستیان پەیوەندی بکەن بەڵام بەهۆی مەشغوڵی ژمارە تەلەفۆنەکانەوە نەیانتوانی پەیوەندی بکەن. سوپاس بۆ ئێوەی بینەری ئازیز و خۆشەویست کە تا ئەم ساتە بینەری بەرنامەکەمان بوون. سوپاس بۆ ستافی پشتی کامێرە و ژووری کۆنتترۆل کە بە هاوکاری ئەوان ئەم بەرنمەیە تا ئێرە گەشت.
بەڕێزان و خۆشەویستان تا ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی دوانگەی خەڵک هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ.